بەلای زانکۆ چەرمۆ و کواڵەتی خوێندن و پێداویستی بازار بە مەبەستی بەدەستێنانی هەلی کار خزمەت گرنگە نەک چەندایەتی کە ئەمەش سەرچاوەی گردووە لەو ڕیفۆرمەی کە لە خوێندنی باڵادا کراوە بە تایبەتی لە سەردەمی کابینەی هەشت بە سەرپەرشتی و دەستخۆشی کاکوبات تاڵەبانی جێگری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کاک دکتۆر یوسف گۆران. بە خۆشحاڵیوە کاتێک کە لەگەڵ هەڤاڵان من بە تایبەتی سەرۆکی تیمەکەمان لە ئەنجومەنی وەزیران بەڕێز کاکوبات و وەزیرە بەڕێزەکان قسەمان کرد، هەر هەمویان پشگیری تەواویان بۆم بیرۆکەیە کرد و لە یەکەمین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران پشگیرێکی تەواو بۆ کردنەوەی ئەم زانکۆیە سەرباری ئەوەی کە دۆخێکی دارایی نەخوازراو هەبوو، سەرباری ئەوەی کە ئەو کاتە قسە لەسەر ئەوە کرا کە ئەگەر ئێمە بێت و لەم دۆخە ئابوووریە خراپەدا کە خۆتان نەزانن لە سەرەتای شەڕی داعش بوو ئێمە زانکۆیەک بکەینەوە چی گرنتیەکە کە ئەم زانکۆی ئەتوانێت لەسەر پێخۆی بوەستێت و گەشە بکە و چۆن ئەتوانی لەم دۆخە داراییدا هاوکاری بن. بەڵام لەگەڵ ئەوەشدا حکوومەت و کابینەی هەشتەمی هەرێمی کوردستان بیوەرانە توانیان ئەم بڕیارە بدەین و ئەتوانم بڵێم بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت ڕۆڵێکی باڵای هەبوو لە پشگیریکردنی ئەم فکرەیە.